بەرنامەکەی جەنابتان هیوادارم هەم بەرنامە بێ و هەمیش پەیام بێ بۆ لایەنی پەیوەندیدار. ئێمەش کە لێرە دانیشتین کۆمەڵی هونەرمەند دیارە ئێمەش ئەو معاناتانە بینین، ئەو نامەتیانە بینین کە لەسەر شاشەکان بە دۆبلاجی درامای بیانی یەتە بەرچاوی خەڵک، هەم لەبەرەوەی فلتەرێک نییە، ئێمە بەبێ ئیزن لە ماڵەکانی خۆمانی بینین. ئەگەر هەندێک چاولێکەری شتی باشی لێ بکەوێتەوە بۆنا، بۆ نمونە تەلەڤیزۆنی میسر یاسایەکیان هەیە لای خۆیان، ئەگەر درامایەکی دۆبلاژکرا و بەخش بکەن ئەبێ مقابلی ئەوە ئەو کەناڵە درامایەکی خۆماڵیش بەخش بکە. ئەمە لێ یاسایە بەڕاستی. حەز دەکەم ئێمەش ئەوەمان هەبێت لە وەزارەتی ڕۆشنبیری دووەم. هەر لە میسر کۆمەڵێک کەناڵ هەیە، یەکێکیان تەربەویە، یەکێکیان هونەریە، یەکێکیان تایبەتە بە دراما، یەکێک تایبەتە بە سینەما. ئەنجا ئەوانەی تریش بەس کەناڵی نایل تیڤیان هەیە، 8 کەناڵ هەمووی پەروەردەیی، 8 1 2 3 4 8. ئێمە یەک کەناڵی پەروەردەییمان وەکو پێویست نییە، هەمانە کەناڵی پەروەردەی خراپ نییە، بەڵام زیاتر خەریکی دەرسە تەربەویەکان و ئەخبار و ینی بەرنامەکان ینی ئەبێ هەمووی پەروەردەیی بێ. واللهی کاک فەریدون منەوە مەسوولم لە قسەی خۆم، هەرچی کێشەی ئێمە لە کوردستان هەیە هیچ قەیرانێکمانێت تەنیا قەیرانی عەقڵ نەبێ. ینی کە سیاسیەکانمان فاشلن پەروەردەی سیاسیمان نییە، کە وەرزشەوانی بلیمەتمان تیاڵ نەکەوتووە پەروەردەی وەرزشمان نییە، کە لە کۆمەڵایەتی ئەم هەموو کێشەی خێزانی پەروەردەی کۆمەڵایەتیمانێ دڵنییا بە ئەگەر دەتەوێت وڵاتێک کاولکە پەروەردە کاولکە. ئێستا خۆش دەزانی پەروەردەمان چی لاتەوە داخەوە. بەڵێ دووەم پرسیارێکی بچووک کە ئێمە لە بازار خەڵک ئەمان بینێ بەرکەوتەمان هەیە یان ئەم بە ڕێزانە ئەبینن ئەڵێ خەریکی چین، ئەڵێن دراما، ئەڵێ بۆکەی ئەڵێ مانگی ڕەمەزان، ئەڵێ بۆ لوقمە قازیە. جا هیوادارم یعنی پرسیارەکە لەمەیە ئایا خێزانی ئێمە کۆمەلگەی ئێمە بەس لە ڕەمەزانە درامای پێویستیان کاتەکانی کە و سوپاس. والله کاک فەریدون جان چۆن ئێمە حەڵقەی پێشەوە باسی بابەتی ترمان نەکرد، ینی جاری وا هەیە باسی شتێکەکەن بۆ نمونە ڕۆژی خۆشەویستی، یعنی معقولە لە هەموو دنیا یەک کەس ڕۆژێکی بە خۆشەویستی، ئێمە بێ هەموو ڕۆژ یەکترمان خۆش بێ. ئەمەش بە هەمان شێوەی جەنابە دەڵێ معقول نییە لە ڕەمەزانە بەس یەک مانگ ئەی یان زەمانەکەی تر کەواتە کە تۆ بۆشاییەکە دروست کرد کاک فەریدون گیان خەڵکی تر پڕیەکاتەوە با پێ بڵم تەنان لە ناو ماڵە ئەگەر خۆشەویستی و نەیە بە مناڵەکە و ئەڕوا خەڵکی تر بۆی پڕەکاتەوە لە دەرەوە. اینجا کە تۆ ساڵی لە ڕەمەزانە لەوانەیە لە کەناڵەکان یاخود بودجەیەک تەرخانەکەن، بەڵام تۆ لە مانگێکە خەڵکەکە و ڕاکێشا بۆ لای خۆت بینەرەکان بەس یان زەمانەکەی تر لێو دوورەکەوێتەوە، یان زەمان لە چۆ یەک مانگ لە چۆ کەواتە یەک مانگەکە کاریگەری نابێت لەسەر یان زەمانەکەی تر. بۆیە پێویستە وەڵام نەگۆ لوقمە قازی پێویستە وەکو هەناسە هەوا هەموو مانگێک درامای دوو دراما هەبێت. و من دڵنیاشم ئەو کاتە نەکچەکان و ژنەکانە بە دوای مەهەنەنداگەڕن، بە دوای کارکتەری خۆمان ئاگەڕن، بە دوای واقعەکەی خۆمان ئاگەڕن. و ئەو شتەی لە کوردیش هینەکرێشتی خەیاڵی نییە، شتی ڕۆمانسی نییە، زۆربەیان واقعی. زۆر سوپاس کاک فەریدون جان.